گەردەتانەوێت گەیم پاس بە نرخێکی هەرزان پلەیستیشن پلس بە نرخێکی هەرزان لە هەموو جۆرەکانی نێتفلێکس بە هەرزانترین نرخ هەموو ئەوانە بە نرخێکی هەرزان و بە فەرمی بەبێ مشکیلە بیخیتە ساکاونتەکەی خۆت یاخود بەدەستی بخێ زۆر ئاسانە. سەردانی گەیم بازار دەکەی پیجێکە لە فەیسبوک ئاسپۆنسەری ئەو هەفتەی بەرنامە سفرێک ژیریان کردیان سوپاسیان دەکەین وەروە ئێوە ستودێکی گەورە وەردەگرن. لینکەکەیان لە دیسکریپشن دادەنێن بڕۆنە پیجەکەیان بە ناوی چەناڵی ژیرەوە نامیان بۆ بنێرن لە خۆتان سوود وەگرن بە هەرزانترین نرخ. گەیمەرێن کوردستانê ئەنگۆ هەمیە بەخێر هاتن ji بۆ بەرنامەیە سفر یەکژیری ئەڵلقەیە 150 تۆمار دکەین ئەس گەلێکی خۆشحاڵم چاوێن گۆ ماچ دکەم گەورەترین ئەو یاریانەی لەو هەفتەیە بڵاوکراینەوە چەند یاریەکن و هەفتەی داهاتووش تۆنێک یاری بڵاو دەکرد یەکێکە لە قەرەباڵغترین هەفتەکانی دنیای ڤیدیۆ گەیم لە 2023 و لە مانجی 2 یاری وایلد هارتس بڵاوکرایەوە نمرەی 80 لە سەدی پێدرایە ڕەخنەگران زۆر یاریەکەیان بەدڵە لەوانەیە لە کوردستان ئەو گەیمەرەی نەبی کە ئەمە حەزمان لێ هەیبی بەڵام یاریشی زۆر سەرکەوتو دیارە و گەیمەرێکی زۆر دڵی پێخۆشە. یاری مترۆ پرایم ریماستر کە هەفتەی ڕابردوو نیتندۆ بە شێش سوپرایز ئاشکرای کرد بڵاوکرایەوە ڤێژنی ریماستەرەکەی گەیمەرێکی زۆر بەدڵیانە هۆکارەکەشی چیە بگمان لەبەرەوەی کە یاری ئەسلیەکە ئۆریژناڵەکە زۆر بەقبوت و باشە ئەو ریماستەرش گەیمەر زۆر بەدڵیانە دەڵێن کەمترین کێشەی هەیە زۆر بە جوان ریماستەر کرا گرافیکی زۆر بە جوانی پاکرایتەوە و نمری 95 لە سەدی هەیە کە یەکێکە لە بەرزترین نمرەکان لە دنیای ڤیدیۆ گەیم و بگمان لە نمرە نایابەکانە کەواتە یاریشی زۆر سەرکەوتووە. دڵخۆشم کە نیتندۆ نرخی یاریەکەی نەکردیتە $60 وەکو زۆربەی ریمەیک و ریماستەرەکان نرخەکە کردە $40 کە نیتندۆیە ئەو شتە باشانە زۆرجار لە نیتندۆی نایە بەڵام نیتندۆ خەریکەشتی باش دەکات کە دڵخۆشکەرە بەڕاستی مهم نیتندۆ عافیە متروید پرایم عافیە گەیمەران عافیە. یاری پلیستیشن VR مانە یاڕێنی خۆشەویستم پلیستیشن VR2 یەکەم یاری کە لە بۆی بڵاو دەکرێتەوە تایبەتە بە پلیستیشن VR2 یاری هۆرایزن کۆڵ ئۆف دە ماونتنە کە نمرەی 79 لە سەدی هەیە لە مێتاکریتیک واتە نمرەیەکی باشە و نزیک لە زۆر باشەی هەیە نایاب نییە 79 پێشبین دەکەم ئەگەر ڕێڤیو زیاتر لەوە بکرێت ببتە 80 یان بێتەوە 75 لەو مابینی دەبیتن ئەو کەسانە یاریەکەیان کردی دەڵێن یاریش سەرنجڕاکێشە تەکنیکی پلیستیشن VR2 زۆر بە جوانی بەکاردێنی و گرافیکی زۆر جوانەوە دەڵن چیرۆکەی مام ناوەندە بەڵام تەکنیکیان یاریی زۆر بەرزە. لە کۆتاییدا یاری ریترنال هاتە سەر PC و نمرەی 86 لە سەدی هەیە. ریترنال یەکێکە لەو یاریانەی کە پێی دەوترێت ڕۆگ لایک لە ستایلی ڕۆگ لایکەوە ئەو یاریانی کە لە سەرەتا تا کۆتایی دەوی بە یەک جار بیبڕی یەک جارەکەش سێ مەرحەلەیە لە دەبی سێ چاپتر بێک جار ببڕی ئەگەر بمری دێوە سەرەتا وار کاتێک دەچیەوە ناو جیهانەکەش تەواوی جیهانەکە و چاپترەکان و شتەکان شوێنی خۆیان دەگۆڕن شوێنی بۆسەکان دەگۆڕدرێ شوێنەکانی چۆن دەڵی پۆرتاڵەکان دەگۆڕدرێ واتە هەموو جارێک کە دەمری و دێوە هەست دەکەی یاریی تۆزێک جیاوازتر دەکەی لەوەی کە مەرحەلەی پێشوو بڕیتت هۆکارەکەشەوەی سیستەمی دیزاینەکەیان وادانێ ڕۆگ لایکە نمرەی 86 سەدی پێدایە منەوە یاریم بەدڵ بوو بەڵام کێشەیەکی گەورم لەگەڵی هەبوو بێکمانەویش مردنەکەی و دووبارە دەست پێکردنەوە یاریەکەی تۆزە قورسە بەڵام ئێستا باشتر کریا مەسەلەن نوتان یاریەکە پاوسکەی پلیستیشنەکەت بکوژێتەوە نایەوە سەرەتا ئەو شتانەی هەیە زۆر باشە. ئەو یاریانەی کە لە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێن ئاوڕانی خۆشەویستم یاری زۆر باشی تێدا لۆ نمونە یاری ئەتۆمیک هارت بڕیارە لە 20 مانگ لەسەر پلیستیشن ئەکسبۆکس وەروە PC بڵاو دەکرێتەوە 20 مانجی 2 لەسەر گەیم پاسی بەردەست دەبی لە ڕۆژ یەکەم ئەو یاریە زۆرمان باس کردی لە بەرنامە نامی قسەکانی خۆم زۆر دووبارە بکەمەوە هەفتەی داهاتوو کە بڵاو کرایەوە زیاتری لەسەر دەزانین و پێشبینی چەندی دەکەن نمرە چەندی وەربگری تاوەکو ئێستا نمرەکەی یاشان نەکرێت کە تاو کاتێ من بەرنامەکە ڕیکۆرد دەکەم لەوانێت چەند کاتژمێرێکی دیکە ئاشکرا بگرێت بەس مهم من وەک خۆم پێشبین دەکەم لە یاریە مام ناوەندە باشەکان بی لە دەوری 75 تا 80 بی باوەڕ ناکەم لە 80 زیاتری هەبی یاخود 90 هەبی بەڵام هیوادارم سوپرایزم کە 85 90 هەبی بەس مهم من پێشبین دەکەم 75 تا 80 وەربگری لە مێتاکریتیک هەر هەفتەی داهاتوو یاریشی دیکە بڵاو دەکرێتەوە بە ناوی لایک دراگن ئیشین لە زنجیرە یاریەکانی یاکوزایە سپین ئۆفا پریکۆڵە واتە باسی ڕابردوو دەکە بەنای لاکە دراگن ئیشین ئەم زانیاری زۆر لەسەر ناسان بەڕاستی بۆ نامێت لە خۆمەوە زۆر قسە بکەم یاریەکە لە 22 بڵاو دەکرێتەوە لەسەر تەواوی پلاتفۆرمەکان بەردەست دەبێت لە 23 مانگ یاریشی دیکە بڵاو دەکرێتەوە بە ناوی بڵەد باول 3 ئەو یاریە پێشبڕچێ و وەرزشی و ئەو جۆرە یاریانەیە بەڵام بە کارکتەری فانتەسی و خەیاڵی سەرنجڕاکێش کە تاوەکو ئێستا بەڕاستی و یارم نەکردیە زانیاریشم زۆر لەسەری نییە بەس مهم زۆر جوان دیارە بەڵام یاریەکە بە پارێ و ناتوانانی بە بەلاش بیکەین کە پێم وایە یاریان نەگەر لە پلس بەردەست بیان لە گەیم پاس بەردەست بی گەیمەرێکی زیاتر کۆ دەکاتەوە چکە یاری وەرزشین و چیە بڕچێن یەکێ لە یارە زۆر خنجیلانەکان لە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە لە 24 مانجی 2 بڵاو دەکرێتەوە هەفتەی داهاتوو بەناوی ئۆکتۆپاث ترافلرز
2 باش یەکەمی سەرکەوتنەوەی زۆر گەورەی بەدەستینە ئەو بەشەش پێشبین دەکرێت بە هەمان شێوەبی نمرەکانی لە سەروی 85 بەسەرەوە بەرەو نایە بڕوە لەسەر پلیستیشن بەردەست دەبی لەگەڵ سویچی لەگەڵ پیسی واتە لەسەر ئەکسبۆکس بەردەست نابی جارێ بەس پێشبین دەکەم لە ماوەیەکی دیکە دەبێتە سەر گەیم پاسی ڕاستەوخۆ زۆربەی ئەو یاریە بچووکانەوان هەرچەندە یاریە زۆر بچووک نییە یارێکی گەورە و زەبەلاحە بەڵام ستایلەکەی ئیندی بە ئیندی دەچی ستایلەکی ئیندی پێوە دیارەوەتە یاریە بچووکەکان جگە لەو یاریانی کە لەفتەیدات و بڵاو دەکرد ناوڕێن هاردوێردی نوێشمان هەیە پلیستیشن VR2 لە هەفتەی داهاتوو لە 22 مانگی 2 بڵاو دەکرێتەوە بە فەرمێ ریڤیوەرەکان زۆر قسانە سەر پلیستیشن VR2 کردی بێچەکە لە باشترین VRەکان کە لە مێژوودا بڵاو کرێتەوە هەرچەندە دەڵێن نرخەکەی زۆرە $550 زۆرە بەڕاستی و پێویستە پلیستیشن 5 ژ هەبی اینجا بەکاری بینی بەڵام دەڵێن گرافیک زۆر باشە لۆد سپید خێرا لۆد دەبی و دەڵێن دەستکەکانی و هاپتێک فیدباک و شتەکانی زۆر بە جوانی کار دەکات و دەڵێن یەکێک لە تایبەتمەندی زۆر خۆشەکانی یاریەکانی پلیستیشن VR2 نییە بەڵکو تایبەتمەندی زۆر خۆشی کە دەتوانێت یاریەکانی پلیستیشن مەونە پلی 4 و پلی 5 بەو هێدسێتە ئەنجام بدەیت بە شێوەی سینەماتیک واتە لە جیاتی ئەو شاشەی کە یاری پێ دەکەیت لە جیاتی تەلەڤیزۆنەکەت بەوی سەیری دەکەیت کە ئەمن زۆرم حەز دێ بەڕاستی لەبەرەوەی ئەوەی لەسەر دەکەی پاڵە دێوە لە بۆ خۆت بە ئیستراحەت یاریەکە دەکەی وەکو ئەو وایە کە تەلەڤیزۆنت پێویست نەبێت پلیستیشن VR2 هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە زانیاری زیاتری لەسەر دەزانین بینە سەر یاریانی کە لەسەر پلیستیشن پلس ئەکسترا پریمیەم لەو مانگە و مانگی داهاتوو بەردەست دەبن بەڕاستی دەتوانم بڵێم باشترین مانگە بۆ پلیستیشن پلس ئەکسترا وارووا پریمیەمیش تقریبا باشتر لە مانکانیتە بەڵام لە بۆ ئەکسترای باشترین مانگە لە مێژووی پلیستیشن پلس ئەکسترا بەڕاستی لەبەرەوەی کەماومێن هۆرایزن فۆربیدن وێست یاریە تەنیا 1 ساڵە بڵاو بکرێتەوە لەسەر پلیستیشن پلسی بەردەست دەبی کە یارێکی وەکو ڕاچێت ئەند کلانچی نزیکی 2 ساڵ 3 ساڵە بڵاو بکرێتەوە تاوەکو ئێستا بەردەست دەبووە بەس مهم مانگەی زۆر باشە بێت هەمڵەن یاریش تێدایە پلیستیشن بە فەرمیل لە بلۆگ پۆستێکی خۆی ناوی ئەو یاریانە ئاشا کردێتە سەر پلیستیشن پلس ئەکسترا وەروە پریمیەمی PlayStation Plus ئسنشەڵمان باس کرد لە هەفتەکانی ڕابردوو بەڵام ئەکسترا پریمیەم ئەو یاریانە وەردەگرن یەکەم جار ئەکسترا و پریمیەم هۆرایزن فۆربیدن وێست کە یاریەکە تەمەنەکەی تەنیا 1 ساڵە یاریی هێشتا نوێیە The Quarry ئەو ڕیانی خۆشەویستم ئەو یاریە گرتاوەکو ئێستا وەکو من نەتان کردووە لەو مانگە دەتوانێت بە خۆمان بە خۆڕای تاقیکەینەوە گە بێتەوە خزم زاریمان هەبی The Quarry بە ڤێژنی پلی 4 و پلی 5 بەردەست دەبی Resident Evil 7 Biohazard بەشی هەفتەمی Resident Evil Outriders Scarlet Nexus ئەو یاریش زۆر کۆنیە و نوێیە دێتە سە PlayStation Plus ئەکسترا و پریمیەمی Borderlands 3 Tekken 7 Ace Combat 7 Skies Unknown ئەو یاریە چەند جار داوڵۆندم کردێ لە PlayStation Pluسی پێم وابی پێشتێژە سەر ناوەکەی بەردەست دەبوو بەڵام هەر نەم کردیە بەڵام ئەو جارە دەی بیکەم Earth Defense Force 5 Oninaki Lost Sphere I Am Satunsa The Forgotten City ئەو یاریش زۆر کۆن نییە یعنی ئەو یاریش تۆزێک نوێیە بە ڤێژنی پلی 4 پلی 5 بەردەست دەبی یاریی جیهانی کراوێ لە سەر شارێکی ڕۆمانیە سێ یاری پلیستیشنیەکی لەگەڵ یاریی پلی 4 دێتە سەر PlayStation Plus پریمیەم بە تایبەتی واتە ڤێژنە گرانەکە یاری The Legend of Dragon بە ڤێژنی پلی 1 Wild Arms 2 بە ڤێژنی پلی 1 Harvest Moon Back to Nature بە ڤێژنی پلی 1 لەگەڵ Destroy All Humans بە ڤێژنی پلی 4 ئەوە پێیان دەوترێت یاری کلاسیکەکان دەمەوێت تۆزێک باسی یاری Horizon Forbidden West و The Quarry بکەم لەبەرەوەی ئەو دوو یاریان تۆزێک جێگەی سەرنجن کە لەسەر PlayStation Plus دانراینە سەرەتا باسی Horizon بکەم Horizon ماوەی ساڵێکە لەسەر PlayStation 5 و PlayStation 4 بڵاو کرێتەوە بۆش یەکەم جارە ببینن سۆنی یاریی تایبەتی خۆی لە دوای ساڵێک بخاتە سەر PlayStation Plus هەرچەندە بەڵێنیان دابکەوە PlayStation Plus ئەکسترا پریمیەم باشتر بکەن واوە ڕێگایەکە بۆ باشترکردنی بەڵام دەبی لە خۆمان پرسین لەبەر چ یاریی وەکو Horizon دانرایە یاریی وەکو Ratchet & Clank کە نزیکی 2 ساڵ 3 ساڵ بڵاو کرێتەوە دانەندرایە هۆکارەکەی بۆ چەند شتێک دەگرێتەوە یەکەمیان پێم وابی لەبەر خاتری DLC نوێیەکەی Horizonە کە لە چەند مانگی داهاتوو بڵاو دەکرێتەوە بە ناوی Forbidden Shores شتێکی لەو بابەتانەیە کە باسی هۆلیوود و لۆس ئانجلس و ئەوانە دەکەم لەوانەیە PlayStation ڕکلامێکی گەورە بۆ یاریەکەی بکە دووبارە بیەوێ ژمارەیەکی زیاتری یاریەکە بفرۆشرێ و دووبارە بیەوێ ژمارە زیاتری DLC یاریەکەش بفرۆشێت لەبەرەوەی لەو شتێک کە وەری دەگرین تەنیا یاریەکەی دیڵسەکەی لەگەڵ نییە بۆ ێش گێمەرانکە یاریەکە بکەن حەز دەکەن دیڵسەکەش تاکەن بۆش پارێ یاریش وەکو The Quarry جێگەی خۆشحاڵی بەڕاستی کە یاریش The Quarry دێ لەبەرەوەی حەز دەکەم ئەو یارە نەپای 6 مانگ 7 مانگ بێنە سەر PlayStation Plus لەبەرەوەی کاریگەری ناکاتە سەر فرۆشی یاریەکەی فرۆشی یاریەکە بە تەواوەتی دەفرۆشێت کێشە لە بە کۆمپانیەکان دروست ناکە و دوایش ئەو کەسانێکی یاریەکەیان حەز دێنە بۆ یاخود ناتوانێت پارەی پێ بدەن یان حەزیانەوە پارەی پێ بدەن
بەخۆڕای لە بەخۆیان تاقیکەنەوە شتێکی زۆر باشە بەس مهم بەگشتی دەتوانم بڵێم یەکێکە لە یاریە زۆر دەچێکە لە باشترین مانکانی PlayStation Plus وەکو گەیم پاسی نییە بڵین هەموو یاریەکان لە ڕۆژێکەکان بەردەستبی بەڵام ئەو جۆر یاریانە بەڕاستی حق خۆتی لە PlayStation Plus پریمیەمی لە پاش ساڵەکیش بی ئەکستراش بی لە پاش ساڵەکی بی 6 مانگیش بی بەردەست بی حق قسەکردن لەسەر PlayStation Plus پریمیەمی چەند یاریش ئاشاکران کە ئێستا توانین تاقییان کەوی یەک لەو یاریانە God of War Ragnarokە 3 کاتژمێری سەرەتای یاریەکە ئێستا حالیان لەسەر PlayStation Plus پریمیەمی بەردەستە لە بۆ خۆت تاقیکەیتەوە ئەگەر PlayStation Plus پریمیەمت هەیە واگەر PlayStation 4 یا 5 هەیە واگەر God of War ڕشت نەکڕیە یان نەتکردیە ئێستا کاتی ئەوەیە 3 کاتژمێرێک لە بۆ خۆت تاقیکەیتەوە بزانی یاریەکەت بەدڵە یاخودنە ئینجا پارەی پێ بدەیت کە 3 کاتژمێر لە بەو یاری پێم وایە کاتێکی زۆر باشە بۆ ئەوی بڕیار بدەیت کە ئەو یاریە بەکەڵکرد یاخودنا بەڵام کەی God of War بەفەرمی دەچە PlayStation Plus خۆ یاری God of War لە مانگی 10 بڵاو کرێتەوە من پێشبین دەکەم لە سەری ساڵ بێتە سەر PlayStation Plus پریمیەم یان ئەکسترا پریمیەم بێکەوە FIFA 24 مان نییە دەبتە EA Sports FC فوتبۆل کلب ئەو ساڵ FIFA مان نییە خلاص FIFA کۆتایی پێدێ بۆیەش کۆمپانیای EA عقدێکی 500 ملیۆن یۆڕۆیی لەگەڵ پریمیر لیگ کردیە کەوا بە فەرمی بێنە ناو EA Sports و سپۆنسەری سەرەکی بن لە یاری داهاتووی EA Sports کە بەناوی FC لەگەڵ خولی ئیسپانی و ریال مەدرید و بەش پێما بە ریال مەدریدی سەڵسەد تدایە بەس بەشلۆنە تاوەکو ئێستا تیدای بەڵام نازم بنە سپۆنسەر یان تەنیا وەکو یانەیەک لە ناو یاریەکە هەنا هەر 20 دانە کڵەبی پریمیر لیگ لە خۆ دەگری بە هەموو جلوبەرگ و کارکتەر و ناو تەرتیبات و شتەکانیان جگە لە نادیەکان و یاریزانەکان تەنانەت حەکەمەکانی پریمیر لیگیش دێنە ناو EA Sports FC EA بەفەرمی ڕاگەیاند کە لە دوای 30 ساڵ عقدیان لەگەڵ فیفای عقدەکەیان هەڵدەبەشێنەوە و عقدیان نامینێ بۆیش ئەو ساڵ بەخۆی بە یاریی نێ بڵاو دەکاتەوە بەناوی EA Sports FC کەەوە هەمان یاری فیفایە بەڵام بەبێ ناوی فیفاە بۆ عقدی لەگەڵ فیفای نمایە گەورەترین عقدشی لەگەڵ پریمیر لیگی ئەنجام بدەیە Ubisoft دەڵێ ئێمە لە E3 دەبین ئەگەر بێت و E3 ئەنجام بدرێ و ئەگەر ئەنجامیش نەدرێ ئێمە کۆنفرانسی خۆمان هەردەبی کە هەواڵەشی دڵخۆشکەرە بەڕاستی ئەو قسەی Ubisofتی تۆزێک جێگەی گومانی لە بۆ E3 دروست کردیە لەبەرەوەی لە هەفتەکانی ڕابردوو باس کردن کەوا نە سۆنی نە مایکرۆسۆفت نە نیتندۆ ئەو ساڵ لە E3 ئامادە نابن ئەوان لەوانەیە کۆنفرانسی خۆیان هەبی یان بەشداری گەیم فێستی بکەن Ubisoft دەڵێ ئەگەر بێت و E3 ئەنجام بدرێ ئەمە لەوێ ئامادەینەوە کۆمەڵشتێکشمانەیە عەرزی بکەین بێگومان یەکسەر دزۆشی پێکرێکەوە گەورەترین شت عەرزی بکەن گەیمپڵەی یاری Assassin's Creed Mirage ئەگەر دەنگۆش ئەگەر دزەشی پێ نەکرا بە قسەی هەردەمانزانیکەوە Assassin's Creed Mirage بڕیارە لە نیوەی دووەم یاو ساڵ بڵاو بکرێتەوە تاوەکو ئێستا گەیمپڵەیشمان نییە کاتەنیا تڕیلەری سینەماتیکمانە پێویستە گەیمپڵەی ببینین و بزانین یاریەکە بزەبەت ئەو قسەی Ubisoft ئەو هایە یان هاوشێوە یاریەکانی Assassin's Creed Odyssey و Origin و Valhalla دەبی یان وەکو Unity و ئەوانە دەبی Assassin's Creed 1 و 2 و 3 ئەوانە دڵخۆشکەرە ئەو قسەیە دێتن لەلایەن Ubisoftەوە کەەوە بەشداری E3 بکەن جگە لاوەش باسی چیت کە دەکەن لەوانەیە یاریەک بە سوپرایز ئاشکرا بکەن و لەوانە یاری داهاتوی ئەساسنی وەکو تیزەرە کەرە ئاشکرا بکەن چاوەڕوانی بزانین چ ڕوودەدا Ubisoft بەرواری بڵاوکردنەوەی هەردوو یاری Rainbow Six وەربووە Division مۆبایلی ئاشکرا کرد کە لە بەرواری کەی دەبی مانگی 2024 دەبێت هەردوو یاری کراینە مۆبایل ڤێرژنەکەیان کرایتە مۆبایل تەچ سکرینیان لە بۆ زیادکرا لە زیادی دەست دەتوانین بە تەچ یاریەکە بکەیت بەتابەتی یاریەکەی دیڤژنی زۆر سەرنجڕاکێش دیارە لەبەرەوەی یاریەکانی مۆبایل زۆربەی کات یاری ئۆنلاینن و پێویستە گەیمەری دیکە لە ناو جیهانەکەی هەبی بەڵام دیڤژنەکە تۆزێک گەیمەریش لە ناو جیهانەکەی نەوی دەتوانین یاریەکە بکەی بە شێوەی یاریی چیرۆکی بەڵام هەردەبی ئینتەرنێتت هەبی شتێکی سەیرە یەکەم جارن دو جۆرە یاریە ببینین نازانم چۆن سەرکەوتوو دەبن و یاریەکە فری تو پلیشە واتە بە خۆڕای دەتوانین بیکەی بەڵام چۆن کۆمپانیا قازانز دەکەن ئایا بە فرۆشتنی جلو بەرگوسکین و شتە بە فرۆشتنی ئەڵماسی بێمانەیە کەس نازانین باز مهم دەزانین کەوا لە مانگی 2024 هەردوو یاری بڵاو دەکرێنەوە هەردووچیان بێکەوە بڵاو دەکرێنەوە بە زیاد بڵاو دەکردن هێشتا نازانین کە ئەوەش پێویستە زانیاری زیاتر لەسەر بزانین لە ماوەیەکی نزیکدا بینە سەر یەکێک لە گەورەترین هەواڵەکانی ئەو ڕۆماناوی ژیاری مێترۆیان بەشی چوارەمی لە بەرهەمهێنانە و تۆم هێدرسن صاحبی وێبسایتی ئینسایدەر گەیمینج بە فەرمی ڕاگەیاندکەوە لە بیدایەت و تا کۆتایی یاریەکەش ئامادەی یاری پێ بکەین بەڵام چاوەڕێی ئاشکرا بکرێ و ساڵی داهاتوش بڵاو بکرێتەوە Metro Exodus واتە بەشی سێمی یاری زنجیرە یاری مترۆ سەرکەوتوترین یاری ئەو زنجیرە یاریە
کە تا ئەو کەستە بڵاو بکرێتەوە ژمارەیەکی زۆر دەفرۆشە لە ڕووی گرافیک لە ڕووی چیرۆک لە ڕووی فرۆش لە هەموو لایەنەکانی کە یاریەک سەرکەوتوو بیت ئەو یاریە سەرکەوتوو بووە. مترۆ ئەگزیدس کە یەکێک بوو لە باشترین یاریەکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بڵاو کرێتەوە گرافیکی یاریەکانی بردە مەرحەلەیەکی دیکە لە زۆر ڕەوا بەتابەتی لەو یاریانێکەوە کامێری کەسی یەکەمن تۆ بە سیلاح یاری بکەین وەروە لەو زۆر یاریانە شەکەوە لایەنی ڕووسی پێوە دیارە نەک لایەنە ئەمریکیەکە مەسەڵەن هەندێک فیلمەکان دائما ئەمریکا بەسەر رووسای سەردەکەوێت بەڵام لێرە لایەنە ڕووسیەکەی زیاتر پێوە دیارە هەرچەندە ینی پەیوەندی بەوەی نییە کە یاریەکە لەلایەن هەندێک چەند پەرەپێدرێکی ڕووسی دروستکرایان نەک ئەمریکی بەڵام هەر ستۆریەکە بەخۆی وایە چیرۆکە وایە. چوارەم ئەو یاری هێشتا نازانین یاریەکە بە ناوی چ دەبی بەڵام دەڵێن سیکوەڵە لە بۆ مترۆ ئەگزیدسی واتە تاواکەری چیرۆکی مترۆ ئەگزیدسە کە بەشی سێمی زنجیریاری مترۆیە و لە ئێستاوە پلانیان وایە لە ساڵی 2024 بڵاوی بکەنەوە کە دەبینم ئەو یاری 2024 بڵاو بکرێتەوە لە بەرەوەی ئەو ستودیۆیە فۆرای گەیمز تاوەکو ئێستا هیچ یاریەکیان دوا نەخرایە کاتێک لەو بەروارەی کە پلانیان لە بۆی هەبوو وەکو کۆمپانیەکانی دیکە یاریێک ئاشا بکەن دوای ساڵ بڵاوی کەن نەخێر ئەوانە زۆربەی کات کە یاریەکە ئاشا دەکەن زۆربەی کارەکان یاریەکەی تەواو بووە تەنیا تڕیلەری لە بڵاو دەکەنەوە و دەڵێن یاریەکە لە فلان وەختی بڵاو دەکرێتەوە یەکسەریش لەو کاتەش یاریەکە بڵاو دەکرێتەوە بۆیش فۆرای گەیمز سیقەمان پێی هەیە کە ئەگەر بێت و ئەو ساڵ یاریەکە ئاشا بکەن لە 2024 یاریەکە بڵاو بکرێتەوە بەڵام ناوی چ دەبی باسی چ دەکە هێشتا بە فەرمی نازانین تەنیا دەنگۆ هەیە. موازەفاتەکانی کۆمپیوتەر بۆ ئەوەی یاری Resident Evil 4 پێ بکرێ ئاشکراکران و پێویستی بە کۆمپیوتەرێکی زۆر بەقوت نیە بەڕاستی کاکۆب تەنیا ماسفاتی دوو جۆر کۆمپیوتەری ئاشراکە کە دەتوانانی یاریەکەی پێ بکەیت یەکەمیان بەناوی مینیمەمە واتە کۆمپیوتەرێکی ئاسایی بتوانی بە 1080 لە 60 فریم یاریەکەی پێ بکەیت و دووەمیشان ڕەکەمەندە کە بتوانی بە 1080 60 فریم یاخود بەرزتر یاریەکە بکەیت بە ئارەزوی خۆتە. اوكي مینیمەمەکە پێویست بە CPU-چی AMD Ryzen 3 1200 یان Intel Core-چی Intel Core i5-چی 7500 رامت 8 GB پێویستە GPU-ش یان Radeon RX 560 کە 4 GB VRAM لە خۆی گرتیە یاخود NVIDIA GeForce GTX 1050 Ti واگە بتێ بە Ray Tracing یاریەکە بکەی پێویست بە 2060 RTX یاخۆ 6700 XT لە بۆ مەسەلە ڕێدیۆنێ کاپکۆم ئەندێک ماسفاتی دانێک ئەوە ڕەکەمەندەوەتە پێشنیاز دەکەن تۆ بەو زۆرە ماسفاتە و یاری ئەنجام دێت تاوەکو یاریەکە بە شێوەیەکی نەرم و سموت بەبێ مشکیلە و بەبێ ئەوەی کە فریم ڕێتی یاریەکە دابەزی یان کۆمپیوتەرەکە زۆر ببتە مەچینەی تیاری موندە سریع دەنجیفانی لێوە بێ باز مهم ئەو شتیان ئاشاکری دەڵێن پێویستە CPU-کەت AMD Ryzen 5 3600 واتە نەوەی سێمی AMD کە پێمانەوەیەکی ماسفاتش زۆر بەرز نییە Intel Core i7 نەچی 8700 نەوەی هەشتەمی Intel ژبی Core i7 کەەوە زۆر بەرز نییە بەڕاست ڕامت پێویست بە 16 GB کەوەیان تۆزێک بەرزە هەرچەندە زۆر بەرزنی هەموو خەڵک زۆربەی خەڵک ڕامی 16 بەڵام مهم دەربارەی GPU-ش RX 5700 لەلایەن AMD و NVIDIA-کەش پێویستە 10 بی کە پێم وایە زۆر شتێکی باشە زۆربەی خەڵک ئەو گرافیک کارتە بەسەرەوەی هەیە RTX 2070 تەبی دەتوانین بە Ray Tracing یاری بکەی یاخود 6700 XT تەبی توانین بە Ray Tracing-ەوە یاریەکە بکەیت بێگومان چەند ماسفات بەرزەوە یاریەکە بە جوانتر دەکەیت هەر قسەکردن لەسەر Resident Evil بابێنە سەر ترێلەرە نوێیەکەی Resident Evil Village لە بۆ PlayStation VR 2 کە لە چەند ڕۆژی داهاتوو بە فەرمی بڵاو دەکرێتەوە هەردووشیان بێکەوە ترێلەرەکە گەیمپڵەی Resident Evil Village بە شێوەی VR 2 نیشان دەدا وەکو خۆم زۆر سەرنجڕاتیشەم لەبەرەوەی ئەو یاریە ترسناکە و زۆربەی یاریەکان ترسناکەن بێگومان بەڵام ئەو یاریە ترسناکە بە شێوەیەک ترسناکە ئەگە بێت و بە VR بیکەی لەو زۆر یاریان دەبیکەوە ترسەکەی دوو هێندە و سێ هێندە دەبێت ئەو قسەیشم مانای چییە مەبەستم لەوەیەکەوە کارکتەرەکەت کە ئیتنە لەو جۆرە کارکترانە نییە کەوا دەزانی چەک و تەقەمەنی بەکاربێنی واتە زۆر شارەزانیە سیلاح و شتەکانیش وەکو کەسێکی ئاسایی چەک و تەقەمەنی وەکو کەسێکی ئاسایی بەکاردێنی واتە تۆ یاری بە پاڵەوانێک ناکەی یاری بە کەسێکی ئاسایی دەکەی کە ئەوش وەکو تو لە یاریەکەی دەترسێ یاخۆ لە دژمنەکان دەترسێ یاخۆ ناڵێن چەکەی بە تەواتی بەکاربێنی بۆیش کاتەکە بە VR یاریەکە دەکەی بە تەواو دەچێت ناو شوێنەکەی و دەست و پلی دەبینی کەوا زۆر بە جوانی نازانین سیلاح بەگری یاخود نازانین بە تەواتی یاری بکە وەکو تو وەکو گەیمەر یاریەکە ترسناکتر دەبی وە بێگومان لەیدی دیبستروکش دەبینی کە باڵای نزیکی 3 مەترە یاخود 4 مەترە نازانم بزەبت بەس مهم یاریەکە ترسناکتر دەبی وە قەڵایەکە لە نزیکترەوە دەبینی بە 360 پلە دەسوڕێیتەوە شتانە جوانترە یاریەکە بەجددی خۆشترە بەڵام ترسناکترە ئاگاداری خۆتان بنەوە بێگومان یاریەکە بۆ سەری 18 ساڵانە لە جیهان و لە ئەمریکا و لە کوردستانیش دەبی بۆ سەری 21 ساڵان بێمە سەر ترێلەری فیلمێک کە زۆر باسی فیلم ناکەین لە بەرنامە سفرێکژیری بەڵام ئەگە فیلمێک پەیوەندی بە ڤیدیۆ گەیمەوە هەبوو باسی
باسی دەکەم فیلمێکی نوێمان هەیە بە ناوی تێترس لەوانە تێترستان جێلێ ببیت تێترس بچێکە لە بەناوبانگترین ئەو یاریانەی لە مێژوودا بڵاو کرایتەوە و یەکێکە لە پڕفرۆشترین یاریەکانیش لە مێژوودا کە لەسەر نیتندۆ لەسەر گەیم بۆی بڵاو کرایەوە تێترس ئەو یاریە بەخۆی لەو فیلمێک کە باس دەکرێت باسی دروستکردنی یاریەکە و بڵاوکردنەوەی یاریەکە و هێنانی یاریەکە لە یەکێتی سۆڤێت و رووسیاوە لە بۆ ئەمریکای و بە بازارکردنی یاریەکە دەکات یاریەکە خۆی ئەمریکی نییە و لەلایەن کەسێک دروستکرا کە لە یەکێتی سۆڤێت بووە ساڵانی ڕابردوو یەخ و سەدەی ڕابردوو و باسی کارکتەرێک دەکە کە لێکوانە وەکو پرۆدیوسەرێک ئیشەکەی دەکات وەکو بەرهەمهێنەرێک ئەو یاریە دەبینی سەرنج ڕاکێشی و دەیەوێت ئەو یاریە بێنی لەگەڵ نیتندۆی شەریکەی نیتندۆ بێکەوە عەقدێک بکە ئەو یاریە بخەنە سەر کۆنسڵە نوێیەکەیان کە بەناوی گەیم بۆیە ئەو یاریە بڵاو بکەنەوە و جیهانی گەیم بۆ تاتەیە بگۆڕن تارۆن ئەدگرتن ڕۆلی سەرەکی دەجێڕی ڕۆلی کابراک دەجێڕی بە ناوی هێنگ ڕۆجرس کە خەریکی بڵاوکردنەوەی ئەو یاریە لە هەموو جیهان یاریەکە بڕیارە لە مانجی سی 2023 بە تایبەتی لەسەر تۆڕی ئەپل TV+ بڵاو بکرێتەوە ئەو یاریە ئەو فیلمەش زۆر سانزاکێش دیارە بەڕاستی تڕیلەرێکی نوێ لە بۆ یاری Lies of P بڵاو کرایەوە ئەو یاریێکەوە من وەکو خۆم زۆر سەرنجی ڕاشایمە و وەکو خۆم زۆر چاڕاین دەکەم لەبەر هەبوونی ستایلی گرافیک و شتەکانی وەروەها باسی ئەوەش دەکە لەو تڕیلەرەی زیاتر چیرۆکی یاریەکە و چەند بۆسێکی نوێ واتە دژمنە گەورەکان لە ناو یاریەکەی نیشان دەدا Lies of P چەندین جارە تڕیلەر بە بڵاو کردەوە تە ژمارەیەکی زۆر لە دیمەن و فوتیجی ناو ئەو یاریەمان بینیوە بەڵام تاوەکو ئێستا هەندێک پرسیارمان هەیە وەڵام نەدرێتەوە ئەوی جەستە چیرۆکە گشتەکەی و پی کە لێرە بە کورتکرابی پینۆکیۆیە ئەو چێە چۆن دروست بووە چیرۆکی ویچ دەبی هێشتا شتانەمان لەبەوە ینی وەڵامی شتانەمان وەرنەگرتی و بابیشی نیشان دەدا کە دەڵێ یەک بابی تێزە نازان بابی یاخن بەڵام پێی دەڵێ کوڕم لە کۆتاییدا یەکترمان بینێ واتە ئایا ئەوە باوکەی ئەوی دروست نەکردیە کەسەشکە دروستی کردیە بەڵام چۆن باوکی ئەو کوڕەیە ئەگەر بەخۆی دروستی نەکرد لەبەر پینۆکیۆ کاراکتەرێکی دارە لە دار دروست دەکرێت لە فیلمەکە بەڵام پێ دەچی لەو یاری بە شێوەیەکی میکانیکی دروستکرابی یاخود بە شێوەیەک دروستکرابی کە نازانم چۆنە مهم ئەو کێشەم لەگەڵی هێ نازانمێشتا تاوە کوێستا یەکلای نەکرێتەوە بڕیاری یاریەکە ساڵ بڵاو کردەوە ڕۆژێکەمەش دەسە گەیم پاسی یوبیسۆفت خەریکی یاری دیڤیژن 3 نییە و دەڵێ چاوەڕوانیش مەبن ئەوە راپۆرتێکی نوێ لەلایەن وێبسایتی پلەیستێشن لایفستایل بڵاو کرایەوە کە باسی ئەوەی دەکات چەند کەسێک پرسیاریان لە کۆمپانیای یوبیسۆفت کردیە کەوا چاوەڕوانی بەشی سێمی یاری دە دیڤیژن بن یاخود نا یوبیسۆفت وتی لە ئێستا خەریکی ئەو یاری نینە یاخود یاریەکە لە بەرهەمهێنان نییە بەشی دووەمی یاری دە دیڤیژن توانی 10 ملیۆن کۆپی لێ بفرۆشی و لە وێبسایتی مێتاکریتیک نمرەی 82 لە سەدی هینەوەتە یاریێکی زۆر باشە بوو نایاب نەبوو بەڵام زۆر باشەوە وەک خۆشم من وەک خۆم کە یاریەکەم تەواویش کرد زۆر ئەو چێژم لێ وەرگرت بەڵام من کێشەی تەکنیکی هەیە تاوەکو ئێستا کێشانەش هەرماینە 10 ملیۆن کۆپی لێ فرۆشایە کە ژمارەیەکی زۆر باشە بەڕاستی بەڵام پێویستی بە بەشی سێم هەیە بەڵێ لەبەرەی بەشی یەکەمی بەشەیەکی زۆر جوان بوو وەسەرکەوتوو ڕوو بەشی دومیشی بە هەمان شێ بەڵام بەشی سێمی نازانم باچ دەکەن یاخود باش کوێ دەکەم تاوەکو ئێستا دەڵێن یاریەکە لە بەرهەمهێنان نییە و چاوەڕوانیشی مەبە یاری The Devil in Me ڤێرژنێکی نوێ لە بڵاو دەکرێتەوە کە لەسەری نووسرایە My Friends Pass لەگەڵ Curators Cut بزەبت نازانم قسە یعنی چ کوڕاتۆر نانێت لە کارتەکەی ناو یاریەکەی بەس ئەوەی گرینگە My Friends Pass واتە گەر تۆ هاوڕێک هەیە یاریەکەی هەیە دەتوانانی لە بۆ شێر بکە لە ڕێگەی پلەیستیشن یاخود Xbox یان PC لە بۆ شێر بکە بێ ئەوەی تۆ پارە بە یاریەکەی بدی بێکەوە یاریەکە ببڕن یاخود تەواو بکەن کەشتێکی زۆر باش یاری هاگوارتس لێگەسی نزیکەی 2 هەفتەیە بڵاوکرێتەوە سەرکەوتنێکی زۆر گەورەی بەدەستینە و ڕێژەی فرۆشەکەشی 56% لە مانجی یەکەمی زیاتر فرۆشەیە لە چاو ئێڵن ڕنجی لە ئەوروپای چکاوە زۆربەی کادر ئەو ئەرقامانە یاخود ئەو ژمارانە فرۆش و ئامار و شت لە ئەوروپای بڵاو دەکرێتەوە نەک لە ئەمریکا لە ئەمریکای تۆزێک مەحاڵە بەدەستکردنی ژمارانە بەڵام لە ئەوروپای حکوومەتەکان لەوێ زۆر بەقوتن EU زۆر بەقوتە لەوە ئامار وشتی دایمەن حەز دەکەن شتەکانیان ئاشرابی سەو لێ باشتر دەزانین کەوا ژمارەکان چۆنن لە ئێڵن ڕنجی زیاتر فرۆشەیە بە شێوەی دیجیتاڵی کە شتێکی زۆر باشە بگومان هەموو کاتێک دڵخۆشینکەوە یاری سینگل پلەیر زیاتر بفرۆشە WWE 2K23 178 سوپەرستار لە خۆ دەگری واتە 178 زۆرم بازت هەیە یاریان پێ بکەیت لە ڕۆژی یەکەم کە بڵاو دەکرێتەوە 178 دانە ژمارەی زۆرە بێگومان نوێ کلاسیک ڤینتێج ئەوانەی کە لە سەرەتای WWE هەنا ئەوانەی کە لە ئێستا هەنا هەر هەمویان لەوانێ بە چەند ڤێرژنێکیش بەردەست بن وەکو ئەندەرتێکر کە هەموو جارێ بە 3 ڤێرژنیان 4 ڤێرژن جۆن سینا بە 2 ڤێرژن The Rock بە 2 3 ڤێرژن بەردەست دەبی ڕۆکی هۆلیوودمان هەیە ڕۆکی کلاسیکمان هەیە بە تایبەتی ستۆن کۆڵدی بە شێوەیەکی سیر بە 2 ڤێرژن بە شێت بەردەست دەبێت دروستکە
بەکارانی یاری ویچەر 3 لە ستودیۆی CD Projekt Red بە فەرمی ڕاگەیاند کەوا مۆدی سێکس لە یاریەکە بە فەرمی لا دەدەن وەلێ ناگەڕێن هیچ کەسێکی دیکە لە نەو پاش شتی قوڕ بێمانە و خراپ لەناو ئەو یاریێمە ئەنجام بدا یاخود بە کۆمپیوتەری مۆدی بکەن بتوانن شتی قوڕ بکەن ئۆکەی زۆر لەسەر نارێن بەزمی هیم زۆر خەڵکە بوون مۆدی سێکسیان لەبوو یاریە بەکار دەهینە شتی قۆڕیان پێدا کرد مۆدیان کرد بۆ هاچیان کرد بوو CD Projekt Red دەڵێ بە فەرمی هەمیان دادەخێن وەلێ ناگەڕن هیچ کەو کارە بکەن لەو کاریان کردیان من نازانم دەچینە لای نوچێن پلەیستەیشنێ پلەیستەیشن بە فەرمی توانێت ڕیکۆردی گینز بشکێنی وەت یاخود تۆمار بکات کە شکاندن یا تۆمارکردنە دەستگای گینز بۆ پەیوانەکردنی نوێترین ئەرقامەکان خەڵاتیاندایە پلەیستەیشنی سەرۆکی کۆمپانیای سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمنت کە بەشی پلەیستەیشن لە خۆ دەگری جیم ڕایان خەڵاتەکەی وەرگرت کەوا توانیویانە خەڵاتی ئەو وەرگرن 450 ملیۆن کۆپی کۆنسۆلیان لە مێژوویاندا فرۆشتیە لەسەر پلەیستەیشن 2 پلەیستەیشن 3 و پلەیستەیشن 4 450 ملیۆن کۆپی کە ژمارەیەکی یەکدار زۆرە بێگومان گینز ڕێکۆرد دەڵێ ئەنگۆ ڕقەمیەکەن زۆرترین کۆنسۆڵتان فرۆشتیە بۆش ئەو سرتیفیکەتیتان دەدەینێ ئەو جۆرە خەڵاتتان دەدەینێکەوە دڵتان پێخۆش بین سۆنی بەخۆی لە پلەیستەیشن بەخۆی ئەو وێنەی بڵاو کردەوە کە جیم ڕایان و سەرۆکی ڕێکخراوی یا دەستگای گینز وۆڵد ڕێکردی لە خۆ دەگری چاو خەڵاتەکەیان وەرگرت و پیرۆزە لە هەموو گەیمەرانی جیهان و گەیمەرانی پلەیستەیشن و گەیمەرانی سۆنی خەریکە جۆرە هێدفۆنێکی وایرلێس ئیربەت ئەوەی دەستە ناوگوێ و تەنیا لە ناوگوێ دەمینێتەوەکو ئێرپۆدسی تایبەت لە بۆ پلەیستەیشن 5 دروست بکە لەوانەشە ناوی لێ بنێن PS5 وایرلێس ئیربەت سەرچەندە ناوەکی زۆر کلێشەیی و دووبارەیە بەڵام نەکەیت ناوەکەی لەو زۆرانە دەبێت مهم لە جیاتی ئەو هێدفۆنەی پلەیستەیشن 5 دەتوانانی ئەو جۆرە هێدفۆنەی لە گوێەکانت بخەین و ڕاستەخۆ بێ وایریش لەگەڵ پلەیستەیشن 5ەکەت کۆنێکت بێت تاکە چێشی پلەیستەیشن 5 لە ڕووی هێدفۆنەوە ئەوەیە کەوا ناتوانانی جگەل لە هێدفۆنی خۆی یاخود چەند هێدفۆنێکی دیاریکراو کە دەبی دۆنگڵەشیان هەبی بە شێوەی فلاشەکە USB-ە لەبی لە پلەیستەیشنەکەی بخەی ئینجا دەتوانی کۆنێکتیان بکەیت ئەگەر نا هێدفۆنی ئاسایی ناتوانانی بە شێوەی بلوتوس لەگەڵ پلەیستەیشن کۆنێکت کرد لەبەر مەسەلەی دیڵەی و شتانە نازانم قسەی قۆڕەناوانەی سۆنی بانقەزەوەی کردبی کە تەنیا لەگەڵ شتی خۆی نەقلبیان ئەو شتانی کە ڕێگەی پێدا باز مهم ئەو جۆرە ئێستا حالیان لە بەرامێنانە لەلایەن پلەیستەیشنەوە لە مانجی 4 2023 تا مانجی 4 2024 بڵاو دەکرێتەوە سەریش لەوارەیە $250 بە پێشبینی چەند پەرەپێدەرێکی پێشووی یاریەکانی God of War Uncharted ستودیۆیەکی نوێیان دروست کردیە کە لە مێژە لەگەڵ پلەیستەیشنی نماینە بەڵام ستودیۆیەکی نوێیان دروست کردیە بە ناوی Wild Light Entertainment بێکەوە خەریکی دروستکردنی IPەکی نوێنە بە فەرمی ڕانگەیاند وبسایتی فەرمی خۆیان بی Wild Light Entertainment بە فەرمی ڕانگەیاند کەوا ستودیۆی نوێیەکیان خەریکی دروستکردنی یاریەکی گەورە بەقووەت زەخم وەروە ڕەسەن لە ناو جیهانێکی نوێ وەروە بە کواڵیتیشی زۆر بەرزی ئەفسانەیی و بە قەبارێکی زۆر گەورە لە ڕووی نەخشە و شوێن و ئەوشتانەوە یاریەکە تاو نوێشە IPەکی نوێ لە بەرەمێنانە لەلای ئەوان وان پێشتر کاریان لەسەر IPەکانی وەکو Call of Duty, Uncharted 2, The Last of Us, Resistance 3, Marvel Spider-Man, God of War 3 و چەندین یاری جیاواز کردیە و دەنێ هەندێکیشمان بەش کارمان لەسەر Apex Legendsیش کردیە لەسەر Titanfallیش کردیەوە تا چەند پەرەپێدەرێکی دیکە زۆر ئەزمونن کاریان لەسەر زۆر یاری جیاواز کردووە لە ناو جیهانی ڤیدیۆگەیم و ئەو یاری نوێشیان دەڵێت AAA واتە یاریی زەبەلاح و گەورەیە بەڵام بزەبت ناوی چ دەبی یاخود باسیستەکە کیت دەبی هێشتایی لەسەر نازانیت دەنیا دەڵێ ئەسمان بدرستکردنی کردی دەبوایە کریتۆس بمری لە یاری God of War Ragnarokی بەڵام لە دواترکە یاخود لە دوا کات پلانەکە گۆڕدرا بۆ ژیارێکە تۆزێک لە کاتی خۆی دوا کەوت لەو پلانەی کە هەیە بۆ بڵاویکەنەوە بەڵێ ئەوڕانی خۆشەویستم نووسری فەرمی یاری God of War Ragnarok یاخود یەکێ لەو نووسەرە فەرمیانە بە فەرمی ڕێگەیان لە تویتەری بڵاوی کردەوە بەشداری لە پۆدکاستێکیش کرد باسی چەند زانیاریی سەرنجڕاکیش و نوێی کرد لەسەر God of War Ragnarok و بەرەمێنانەکەی وتی پلانی سەرەتاییمان بۆ کریتۆس لە یاری God of War Ragnarok بی کەوا تووشی مردنێکی لە ناکاو بێ لە سەرەتاوە لە دەستی فۆر واتە لە دەستی فۆر دەبوایە بمری بەڵام مشتومڕێکی زۆر گەورەی لەسەر بوو دواتر بڕیاری ئەوماندا یاخود پەرەپێدەرانی ناو سانتا مۆنیکا و ستودیۆی سانتا مۆنیکا بە فەرمی لەناو خۆیان
زۆریان بڕیاری دەکەوان نەخێر ئەو کارە ناکەن نیانوێ کریتۆس دەستی فۆری بمری لە چاپێکەوتنە چینیان لەگەڵ VGC ماتسۆفۆس بە فەرمی ڕاگەیاند درێ زۆرترین و سەرەتاییترین ڕەشنووس و هێڵکاریە کە هاتبووینە پێشەوە بردمانە لای ئێریک ویلیامز کە دەرێنەر یاریەکەیە کریتۆس دەبوایە لە شەڕی ثۆر لە سەرەتای یاریەکە بمرد بایە بەڵام بڕیار بمری و مردنێکی هەمیشە ئیش نەبوو ئەیتریەس دەبایە بچووبایە هێڵهایم لەوێ کریتۆسی ڕزگار کرد باوە بەڵام 20 ساڵێکی پێدەچوو 20 ساڵ کریتۆس دەمرد بیرۆکەش سەرنجاکێش بوو بەڵام ئەیتریەس دەبایە گەورەتر بە ئەیتریەسەشی جیاوازترمان دەدیت یاریەکەش بە تەواوەتی داینامیشی نێوان هەردوو کارکتەری بەشەیەکی جیاوازتر باز دەکرد بەڵام ئێریک ویلیام دەڵێ پلانەکەی زۆر پێ باش نەبوو و هەروە بەرپرسانی ناو سانتا مۆنیکاش ئەو پلانیان پێ باش نەبوو بۆیە ژووتیان نابێت کەوا کریتۆس بمری ئۆکەی گەیمەرێکی زۆریش ڕقیە دەبووە ئۆکەی بۆ سوونی من چیە ئەگەر بێت و کریتۆس بمرد بە هاوشێوەی گادۆڤار دوی لێ دەهات کە کاتی خۆی بڵاویان کردەوە گادۆڤاری دوی کۆن چکە لە ئەویش لە سەرەتای یاریەکەیان لە سعاتی یەکەم یاریەکەی کریتۆس لەلایەن باوچیەوە دەکوژێ دەچێتە جەهەنەم دەچێتە ناو شوێنی هەیدیسی مەملەکەتی هەیدیسی لەوێ گایە لەوێ زندوی دەکاتەوە دێتەوە دەرەوە دووبارە دەوێت تۆڵی باوچی بکاتەوە شتانە تقریبان وای دەهات بەڵام ئەوزارە تۆزێک جیاوازتر دەبووم فۆر کریتۆسی دەکوشت و دەبایە ماوەی 20 ساڵ کریتۆس لە هێڵهامی باە تەواوی یاریەکە یاریت بە ئەیتریەسی دەکرد لەماوەی 20 ساڵی علەساس اینجا وەختی ناو هێڵهایم و ژیان ڕاستی بە جیاواز دەگۆڕێ و ئەیتریەس دەبایە بچووبایە هێڵهایمی لەوێ هەڵیدا بە کریتۆسی ڕزگار کرد بە بێکەوە بەسەر تۆریدا زاڵبان 90 مەساڵی گیان لە ناو برد باش شتەشی لە بابەتێدا بوو پێم وایە باش بوو شتێکی باش بوو و کاریان نەکرد لە بەروی دووبارە بوونەوەیکی چیرۆکە بوو هەر چەندە من وەکو خۆم پێم خۆشتر بوو کریتۆس لە کۆتاییەکەیدا بمرد بە لە کۆتایی ئەو یاری نەژمرد بە بە شێوەیەگە شێوەکان تۆزێک پێی نیشاندا بانکەوە تەواو پیر بوو توانای هەموو شتێکی نمایە لەبەرەوەی ئێستا حالیان بەشەیە کۆتاییان پێهینەیەکەوە دەزانم لە بەشی داهات و زۆر بەکەین بە کریتۆس یاری دەکەین زیاد دەسزا ئەیتریەسی بەڵام چیرۆکەش بەشێر شێوەکان لە مابینی کریتۆس و ئەیتریەسی هەروەکو خۆی مایەوە ئەرز ڕاستە تۆزێک نۆرسیان دەستکاری کرد بەڵام چمانە ناوبرد تەنیا دوو کارکتەرمانە ناوبرد کەوا لە بەشەکانی دیکە بەشەیەکی بەرچاو نەبوون هاتن و لە ناو چوون واتە دەستکاریی گەوری جیهانەکەمان نەکرد بەس مهم ئەو تەنیا بۆ چوونیم هۆکاری سەرەکیکەوە یاریەکی وەکو Star Wars Jedi Survivor ناتە سە PlayStation 4 و Xbox One بۆ ئەوەی دەگەڕێتەوەکەوە ئەو دوو کۆنسۆڵە ئەمریان زۆر گەورەیە و توانیان نییە ئەو یاریە ئەنجام بدرێت سەریان بۆیە یاریەکە تەنیا لەسەر کۆنسۆڵی نوێ بڵاو دەکرێتەوە بەڵێ ئەوڕانی خۆشەویستم بە فەرمی ستودیۆ بەرەمێنەری یاریەکە Respawn Entertainment فەرمی ڕاگەیاندکەوە هۆکاری سەرەکیکەوە یاری Star Wars Jedi Survivor ناتە سە PlayStation 4 و Xbox One بۆ ئەوی دەگەڕێتەوە ئەو دوو کۆنسۆڵە ئەو توانیان نما وەکو پێشتر بەڕاستی قسەکەشیان ڕاستە لەبەرەوەی عمریان تەمەنیان چەند ساڵە 2013 بڵاوکراینەوە ئێستا 2023 عمریان 10 ساڵە کۆنسۆڵێک 10 ساڵ بکەی کاری پێ دەکەی بە مەچینەی تیارەی دەبی کاتەکە پێی دەکەی دەنگەچی وا بەرزی لێوە دێ لە هەفتەی ڕابردوو باسیەوەمان کردکەوە ئەگەری هەیە سۆنی شتێکی ئاشاکە لە سوپەر بۆڵی یاریەکە یەکشەمی ڕابردوو بەڵام شتەکەش وتم کە هیواتان زۆر بەرز مەکەنەوە لەبەرەوەی شتەکە لەوانێت تەنیا ڕێکلامەشی PlayStation 5 بی بە تایبەتیش ئەو زنجیرە ڕێکلامەی ئێستا دەستیان پێکردێ بە ناوی Live from PS5 کە ڕێکلامەکە وەکو هەواڵ و نووچە و شتە بزە بەشتەی واش بوو کینگ باچمان بینی ئەوەی لە ئینستاگرام زۆر بەناو بانگە ڤیدیۆ کۆمدی بڵاو دەکاتەوە کریتۆس دەبینین لە دواوە لەگەڵ ئەیتریەسی و باسی گادۆڤار PlayStation 5 دەکەن و دەڵێن PlayStation 5 ئێستا حالیان لە هەموو جیهان بەردەستە بینە سەر تویستد مێتاڵی هەندێک لە گەیمەران شتێکیان ئاشا کردێکەوە جۆبلیستێک هەیە واتە هەلی کارێک لە ناو PlayStation کەەوە باسی یارێکی نوێی تویستد مێتاڵ دەکا و بە شێوەیەکی ئۆنلاینە و لەسەر PlayStation VR دوش بەردەست دەبی لەسەر PCش بەردەست دەبی لەگە PlayStation 5 بگمان ئەو قسەیە لەوانەیە ڕاستبی لەبەرەوەی دەزاینکەوە بە فەرمی دەزاینکەوە زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی لە بۆ تویستد مێتاڵ لە چەند مانجی داهاتوو یەخود توان بڵێم ساڵ داهاتوو بڵاو دەکرێتەوە کە پێشبینی دەکرێت سیارە بەناوبانکی تێدابی ئەوەی کە ئایسکرێمی دەفرۆشی و تان شەڕ سیارەشی پێ بکەیت و یاریەکەی تویستد مێتاڵیش لەمێژە دەنگۆی هەیە کەەوە شەڕساریەکی نوێ هەبی بەڵام ئەوەی جیاوازە بە پێ و دەنگۆی بی ئەوەیە کەوا دەتوانین لەناو ئۆتۆمبیلەکەت بیتە خوارەوە نازانم گەیمەران چۆن تعامل لەگەڵ شتەی دەکەن بەڕاستی بەدڵیانەی بەڵدیان نابی بەڵام ئەوە دەنگۆیەکێکی ئێستا حالیان هەیە تۆزێک باسی PlayStation 5 و فرۆشی بکەین لە مانجیەکی ئەو ساڵ یاخود لەو ساڵ 200 زیاتر فرۆشە لە پارساڵ لە مانجیەکەوە هەوکارەکەش بگمانەوەی زیاتر بەردەستە
فرۆشی پلیستیشن 5 ئێستا حالیان لە باشترین ئاستی خۆتی پلیستیشن بەڕاستی زۆر قازانجی کردی ئێستا حالیان لە ماوەیەک دوو مانگەی هۆکارەکەی ژمارەیەکی یەکجار زۆر پلیستیشن بەرهەم دێ و لە بازاری هەرێمی کوردستانیش بە 530 دلار 40 دلار 20 دلار دەتوانانی بەدەستی بخەی ئێستا باشترین کاتە لە بۆ کڕینی پلیستیشن 5 بەڕاستیەکە بە تەمای لە مێژە نەتکڕێن دوو یاریش ئاشکراکران بە فری لەو هەفتەی لە بۆ گەیمەرانی پلیستیشن بەردەست دەبی دوو یاریەکەشیان زۆر میهمە باسی بکەم یاری کال ئۆف دیوتی مۆدرن وارفێر 2 دەتوانانی ئێستا حالیان بە فری لە بۆ چەند ڕۆژێک پێما بین 19 تا 21 کەشتەی لە بابەتانەیە مۆدی ئۆنلاینەکە لە بۆ خۆتان داوڵۆن بکەن بە خۆڕایی بیکەن تاقیکەنەوە پێشەوە یاریەکە گە پلانتان هەبوو بیکڕن و بە خۆڕای شتەنیا تاقی سۆنی دوو ڤیدیۆی بڵاو کردەوە لە بۆ تیرداونی یاخود بریکداونی واتە پارچەکردنی پلیستیشن VR 2 وەروە دەستگەکانی پلیستیشن VR 2 کە پارچەکان دەبینین کە شێوەیان چۆنە لە چ پێکاتینە چیانە ناودانایە ئەو ڤیدیۆ زیاتر بۆ کەسانێکەوە وەرشیان هەیە و بۆ کەسانشەکە تۆزێک حەز دەکەم بەشداری تەکنۆلۆژیا و دروستکردنی پارچە شتەکان بکەن کەسێکی وەکو من کە پێیان دەوترێن نرد واتەوانەی کە زۆر تەواوی نەمێشتیان بەس مهم جوانە ڤیدیۆکە تەماشا بکەن معلوماتی لێ فێر دەبن بێمە لای ئەکسبۆکسی هەواڵی زۆرمان نییە لە چاو لە ئەکسبۆکسی ئەو مانگەی لەبەرەوەی زۆربەی هەواڵەکان بێگومان هەڵدەگیرێت لە بۆ مانگی 6 لەبەرەوەی بێگومان مایکرۆسۆفت گەورەترین کۆنفرانسی خۆی ئەو ساڵ ئەنجام دەدا بەڵام چەند هەواڵێکمان هەیە یەکەمیان وولفنستاین 3 لەبەرە مێنانەوە پێی دەنگۆیەکی نوێبی و دەڵێن یاریەکە بە ناوی ئەنەناوس پرۆجێکتی ناوهێنرا لە ناو کۆمپانیا واتە پرۆژەیەکە کە ناوی داناندرا بەڵام دەڵێن وولفنستاین 3 بەشی یەکەم و دووەمی وولفنستاین بەتابەتی بەش یەکەمی زۆر سەرکەوتوو و بەشی دووەمیش سەرکەوتوو بەڵام ئەو فرۆشەی نەبوو کەوا بەفێزدا هەوڵی بۆ دەخواست بەڵام ئێستا حالیان لە بەردەستی مایکرۆسۆفتینە پێم وایە ئەو جارە باشتر دەبن لەبەرەوەی زەختێکی زۆریان لەسەر لەلایەن مایکرۆسۆفت و ئەکسبۆکسی کە باشترین یاری دروست بکەن وولفنستاین بەڕاستی یاریێکی خۆش ئەگەر بێت و لە سەرەتایەوە بیکەی لە بەش یەکەمەوە لەبەرەوەی باسی ئەوەی دەکا ئەگەر بێت و چی ڕوودەدا ئەگەر بێت و نازیەکان جەنگی جیهانی دووەمیان ببرد بایەوە و تۆش ئەمریکی بای و لە سوپای ئەمریکی بای لە سەردەمی ئێستا لە پاش ئەو هەمە ساڵی چۆن ڕوبەڕووی ئەوان ڕادەوەستایت ینی بینە پێشساوت ئێستا 2023 لە جیاتیەوەی ئەمریکا حکمی هەموو جیهان و کللتور و بداب و نەریت و میوزیک و گۆرانی فیلم و ڤیدیۆ گەیم هەموو شت بکەن نازیەکان ئەو هابان جیهان چۆن دەبوو کللتوری جیهان چۆن دەبوو یاسا وڵاتەکانی جیهان زۆر یاسایەکیان پەیڕەو دەکرد پۆپ کەلچەر چۆن دەبوو یاری چەندجار لەو ڕوانگەیەوە سەیری بکەیت بەڵام گەی پڵەکەی بەو شێوەی خۆش نییە کە لە چاو بەشی یەکەم هەیە بە باسی بەشی دوم دەکەم بەس بەشی دووەم یعنی بەس بەشی سێم هیوادارم وەکو بەشی یەکەم بینەک دووەم لە ڕووی گەیم پڵەیەوە ئۆکەی لەو هەفتەیەی مایکرۆسۆفت بە فەرمی دەستە دادگای کە یەکەم جارە مایکرۆسۆفت بەخۆی بستە دادگای و ڕوبەڕووی سۆنی بکتەوە لە ناو دادگای لە ئەوروپای لە هەفتەی ڕابرد و باسی ئەومان کرد کەوا یەکێتی ئەوروپا بە فەرمی ڕایگەیاندکەوە نیگەرانە لەو عقدەی لە نێوان مایکرۆسۆفت و ئاکتیڤیژنی خەریکە ڕوودەدا و یاسا دانەرەکانی ئەوروپاش وتیان عقدەکە دەبی بلۆک بکرێن بەڵام مایکرۆسۆفت بۆ وەڵام داوای کەکەوە بستنە دادگای ئەوروپی یەکێتی ئەوروپای و لەوێ ڕوبەڕوو قسە لەگەڵ دادوەر بکەن و سۆنیش لەوێ ئامادە دەبێت لەبەرەوەی سۆنی گەورەترین لایەنە کە دژایەتی ئەو ڕێککەوتنی نێوان مایکرۆسۆفت و کڕینی ئاکتیڤیژن بلیزاردی دەکات بە بڕی 69 ملیار دلاری کە دەتێچێت لە گەورەترین عقدەکان لە مێژووی تەکنۆلۆژیا سۆنی لەوانەیە سۆنی ئەکیدم لەوێ گارەگارێکی زۆر دەکات و لەوانەش ئێستا ئەو کاتێ پێم وایە شەڕەکە دەتە جددی لەوانەیە قسەی زۆر ناشیرم بێک بڵێن قسەی ناشیم وەسم جنێودان نییە بەڵکو هەندێک ئامار دەڵێن کەەوە لەوانەیە ڕاست نەبی یاخود ڕاستبی بەڵام زۆر زیاد لە حەدبی مەسەرەن سۆنی لەوانەیە برێمە بەبێ کال ئۆف دیوتی پلیستیشن هەربوونی نابی کە قسەی زۆر بێمانەیە بەڕاستی لەوانەیە مایکرۆسۆفت بڵێ کال ئۆف دیوتی بەس یاری نییە هەر بە حیاتیش هیچ نەبووە ژماری فرۆشی یاریەکان هیچ نییە ئاکتیڤیژن کۆمپانیایکی زۆر بچووکە هەر لە لامانەوە گرنگ نییە بەڵام حەز دەکەن مابی ئەکید ئەو قسە قۆڕانەکان هەردوو لەکە باوەڕیان پێی نییە بەڵام مەجبورن لە دادگا ئەو قسانە بکەن شەڕەکی گەورە دەبی خوێنایی دەبی لە نێوان هەردوو کۆمپانیا و لە هەفتەکانی داهاتوو بۆتان باز دەکەم کە بزەبت چڕوو دەدا دوایین هەواڵیشم کە پێم وایە چێکە لە هەواڵە گرنگەکان پێویستە تۆزێک زیاد لە حەد باسی بکەم لەبەرەوەی لەو هەفتەی مایکرۆسۆفت بە فەرمی دانی بەوەی دانەکەوە گەیم پاس زیانی لە فرۆشی یاریەکان لەسەر مایکرۆسۆفت ستۆری دروست کردیە ئەو قسەیە چۆن دروست بووە لە بابینەوە سەرەتا بزانین لەبەرچە ئەو قسەیە کرێ سەرەتا یەکێتی ئەوروپای داوای لە مایکرۆسۆفتی کردکەوە پێی بڵێ گەیم پاس کاریگەری کردیتە سەرفرۆشی یاریەکان لە ناو ستۆرەکەی واتە یاریەکان بکڕی بە 60 دلار و 50 دلار و 70 دلار و ئەوانە یاخود نا مایکرۆسۆفت فیل سپێنسەر سەرتاوتی نەخێر کاریگەری دروست نەکردێت لەبەرەوەی گەیم پاس وای کردی یاریەکان زیاتر بفرۆشێ یعنی ئەو قسەی فیل سپێنسەری تۆزەک جێگەی گومان بوو بۆ یەکێتی ئەوروپا داوای لە داتای کرد
مایکرۆسۆفت مجبورە داتایەکانیان بداتێ و بە پێی داتایەکانیژی مایکرۆسۆفت ناتوانین ئینکاری بکات بەڵێ دەڵێ بە ڕێژەی 60 بۆ 80% هەر یاریەک لەسەر گەیم پاس بەردەستبی گەیمەرانی Xbox یاریەکە ناکڕن بێگومانیش ناکڕن لۆ دەیکڕی یعنی یاریەک بە خۆڕای بەرەسەر گەیم پاسی دۆرەی یاریەکە دەکڕیم یەکێتی ئەوروپا دەڵێ ئەو جۆرە حرەکەیە باش نییە لە بۆ جیهان و لە بۆ بازرگانیشتن دروست بە قسەکەشیان ڕاستە لە بەرچ ڕاستە ئەستەپێتان دەڵێن لە بەرچ ڕاستە یەکێتی ئەوروپا دەڵێ گەیمەر لە بۆ ئەو کەسانێک کە خزمزاری گەیم پاس بەکاردێن لە بۆ واشتەشی باشە بەڵام بەگشتی لە بۆ بازرگانیەکە زۆر خراپە کەوا یاریەکان ناتوانن فرۆشێکی زۆر کۆکەنەوە بینە پێش چاوتان گەیم پاس نەبە یاریی وەکو فۆرزا مۆرسپۆرت یاخود فۆرزا هۆرایزن بڵاو کرایەوە 10 میلیۆن 15 میلیۆن کۆپی لێفرۆشرا بە کە دەکاتە نزیکەی 1.5 میلیارد دلار مایکرۆسۆفت 1.5 میلیارد دلاری وەردەگرت کە یاریەکە بە 150 دروست کرایەوە تا نزیکەی لە دەوری 1.3 میلیارد دلاری قازانج بوو 1.3 میلیارد دلار مایکرۆسۆفت قازانجی دەکرد ئێستا گەیم پاس لە چەند مانگ لە 10 مانگ 12 مانگ ناتوانێت 300 میلیۆن دلار کۆکاتەوە مایکرۆسۆفت ئەگە وەکو سۆنی کردبە گەیم پاسی نەبە قازانجێکی زۆر زیاتری دەکرد بەڵام مایکرۆسۆفت چاوی لەوەیە 10 ساڵ بۆ 20 ساڵی دیکە بگاتە حدێک کەوا هەمومان ملیارد دلاری کۆکاتەوە کە ئەوە شتێکی زۆر زەحمەتە لەبەرەی پێویست بە 500 بۆ 600 میلیۆن سابسکرایبەری مانگانە هەیە کە ژمارەی خیاڵی بێگومان ئەگە بێت و پارەی زۆرشتی لێ دەربینن عقدی کۆمپانیاکان و عقدی ئەو یاریەکەێتە سەرکردێتەوە شتانە باز مهم یەکێتی ئەوروپا دەڵێت تۆ زیانت لە فرۆشی یاریەکانت داوە لە ناو ستۆرەکەی خۆت کۆمپانیاکانیش بە یەکێتی ئەوروپایان وتیە ئێمەش حەز ناکەین یاریەکان سەر گەیم پاسی بەردەست بخەین بە تایبەتی کۆمپانیای گەورەکان بەشەیان دەڵێن ناچارین لەسەر گەیم پاسی بەردەستی بخەین لەبەرەوەی لە ستۆری مایکرۆسۆفتی یاریەکانمان نافرۆشێت ناچارین لەسەر پلەیستیشنی بە دیجیتەڵی یاخود بە دیسک بڵاوکەینەوە لەسەر Xboxی بخێ لەسەر گەیم پاسی تاوەکو گەیمەران بتوانین یاریەکە بکەن و یاریەکەیان بناسن نازانم چ ڕوو بدە بەڕاستی دەزانم ئەوەی کەەوە ئێستا حالیان گەیم پاس وەکو بازرگانی لە بۆ مایکرۆسۆفتی باش نییە وەکو بازرگانی لە بۆ جیهانی ڤیدیۆ گەیمز باش نییە بەڵام تاکە قازانجی ئەوەیە ئێمە گەیمەرانی کە بە خۆڕای لە بۆ خۆمان یاریەکان تاقی دەکەینەوە بەڵام مایکرۆسۆفت چەند مشکلی عیلاج دەکەم نازانم ئۆکێ خۆشەویستانم گەیشتمە کۆتایی بەرنامەیە یاخود ئەڵقەی ئەو ڕێسپرێژیری چاوێن گۆ ماچ دکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوا گەورتان سپێرم خودتان لەگەڵ